درێ کارەکانی خۆم هەم خۆم ئەنجامی دەدەم دەبێتە داهاتێک بۆ خۆم کە دووبارە ئیشی پێ بکەمەوە. وەک نابیستێک دێ زۆر خۆشحاڵم کە لە بەشداریم لە پێشانگای کردیا و خاندانەکە بۆ خۆم کە دووبارە کارەکەم ئەنجام بدەمەوە. ئەمڕۆ بەشداریم کردووە لە پێشانگای ماڵی کوردەواری وەک تووشبێکی تالاسیمیا. ئەم کارە دەستیانم کردووە هەوڵ دەدەم لەسەر پێی خۆم ڕابوەستم و هاوکار بم بۆ خۆم و بۆ چواردەوریشم. پێشانگایەکمان ڕێک خستووە بۆ جەماعەتێک دەستڕەنگین کە ئافرەت و پیاو لە خۆ دەگرێت و جەماعەتێک خاوەن پێداویستی تایبەتن وەکو تەلەسیمیەکان وەکو نابیستەکان کە لێرە ئەشێ دەستی خۆیان دروست کردووە لێرە بەشداریمان پێداون لەگەڵ جەماعەتێک کە ئافرەتن. کوردیەکان لە ئێرانە من ئەنجامم داوە توانیت حەوت دەستنووس لە کتێبخانەکانی بریجاتی شاکرین شانبەشانی ئێوە ڕاستیە دیدارێک بۆ ئەحمەد موختار جاف. ئەم کارەی کاروان عوسمان خەیات چاپی کردو و بڵاوی کردوتەوە دەربارەی کۆکارەکانی ئەحمەد موختار جاف کارێکی زۆر یعنی گرنگە، کارێکی زۆر پێویستە کە کردوێتی. هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت نەک بەستەنە ئەحمەد موختار جاف هی هەموو ئەو شاعر و نووسەرانەی کە پێش ئێمە ژیاون کۆ بکرێتەوە و بڵاو بکرێتەوە. شاعرەکانی ئەحمەد موختار بخوێنینەوە کەمبوودیان هەیە زمانەوانی و بۆکردانی کە لە کورد و ئەحمەد موختار ئەوانیشی لە دەرەوە دەستکەوتن و ئەم بەرهەمە کۆتا بەرهەمی منەکە چاپ بووە. ئینشاءڵڵا لە ئایندا بەرهەمی تر ئەبێت و لە چەند ڕۆژی داهاتوە دیوانی شێخ سەلامی شاعریش دەگاتەوە شاری سلێمانی. ئەم بەرهەمە کۆبەرهەمی ئەحمەد موختار جافە کە لە یەک بەرگدا چاپ کراوە. ئەمە گێرێت کەین جەماعەت فاڵێتمانە ئەمە گوندە هەری کاریە کۆدت کەین ما بەهارێ گوێدری نکە ئەمە گێرێت کەین بکە گێرە جەماعەتی تاتینە هەری من خودی حەز کرد کۆ بۆ زڤستانێ بۆ حیوانێت فام فایدە ژێت کەین و ئەبروکە ئەم پێپاتیا هاریکاریا خاڵێکی me بەرچی ku گێرەوە بی یۆگیۆ هەمووەک گوندی دەوروبەرت وەرە ئەم هاریکاریە کوتکەن هەر کەسێکی دەخوازێکی لمە بکات ku پێتوی هاریکاریەکی بێت ئەم چینە هاریە کۆدو